سڵاتان لێبێ ئازیزان و خۆشەویستانی کەناڵەکەم. لەم ڤیدیۆدا باز لە کەسایەتیەکی جیهانی بەناوبانگ دەکەین کە کەسێکی خۆشەویستە لایەن زۆربەی خەڵکی و دڵنیام لە بینین ڤیدیۆکانی بێزار نابی و خەندە و پێکەنی خستیتە سەر لێوی ملیۆنان کەس لە تەواوی جیهاندا. ئەو کەسەش مستر بینە. پێش ئەوەی دەست بە ڤیدیۆکە بکەین هیوادارم سەبسکرایب کەناڵەکەم بکەی ئەگەر تاکو ئێستا نەتکردووە و زەنگۆڵەکەی تەنیشتیشی چالاک بکەی بۆی لە کاتی بڵاوبوونەوەی هەر ڤیدیۆیەک تۆ یەکەم کەسبی ڤیدیۆکە ئێمە توێ بکات. فەرموو بینەری ڤیدیۆکەون. ناوی ڕاستەقینەی ڕوان سبستیان ئەتکینسۆنە و لەدایکبووی یەکی ساڵی 1955 بڕنەوانامەی ماجستێری هەیە لە ئەندازیاری کارەبایی لە زانکۆی ئۆکسفۆرد. بەوە دەناسرێتەوە کە ئەکتەر و دەرهێنەر و نووسەری سینیارۆشە. لە ساڵی 1970 لە بەرنمەیەکی رادیۆیی دەستی بەکاری هونەری کرد کە بەرنمەکە لە رادیۆ BBC پەخش دەکرا و ڕۆڵی چەند کەسایەتیی تێدا دەگێڕا. بەڵام ئەو بەرنمەیە نەبووە هۆی دەرکەوتنی. دوای ئەم بەرنمەیە مستر بین بەشداری بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی کرد لەگەڵ هاوڕێکەی بە ناوی ئەنگۆس دیتۆن. ئەو بەرنامە سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا و بووە هۆی سەرەتایەک بۆ دەرکەوتنی و بەهۆیەوە بەشداری کرد لە فیلمێک بە ناوی ژەهری مارە ڕەشەکە لە ساڵی 1970. تا ئێرەش بەناوبانگ نەبوو، بەڵام لە ساڵی 1990 ناوبانگێکی جیهانی وەرگرت و بەهۆی بەشداریکردنی لە زنجیرە فیلمێک بە ناوی مستر بین تا ساڵی 1995 بەردەوام بوو. 14 ئەڵقەی لێپەخش کرا، هەر ئەڵقەیەک 25 خولەک بوو. تا ئێستاش بینەری هەیە ئەم ئەڵقانە. هەروەها مستر بین ڕۆڵی سەرەکی لەسەم فیلمێک بینیوە، لەوانە مستر بینس هۆڵیدەی، جۆنی ئینگلیش ریبۆرن و چەند فیلمێکی تر. لە ساڵی 2012 لە دیمانەیەکی تەلەڤیزیۆنی پرسیاری ئەوەی لێکرا کە دەتوانێت چەند ئەڵقەیەکی تریش لە زنجیرە فیلمی مستر بین بەرهەم بێنی. لە وەڵامدا گوتی ئەو ڕۆڵە بۆ پیاوێک ناگونجێت کە لە پەنجاکانی تەمەنی بی. مستر بین بەوە دەناسرێتەوە کە زۆر حەزی لە ئۆتۆمبیل لێخۆڕینە و چەند ئۆتۆمبیلێکی گرانبەهاشی هەیە، لەوانە پۆرش، ڕۆژ ڕایس و ماکلارێن و چەندی تر. لە دیمانەیەکدا دەڵێت یەکێک لە خۆشترین ساتەکانی ژیانم ئەو کاتە بوو کە مۆڵەتی لێخۆڕینی ئۆتۆمبیلم بەدەستینا. یەکێک لەو بەسەرهاتە بەناوبانگانەی کە تووشی بووە و دەنگدانەوەکی جیهانی هەبووە لە کاتی گەشتێک بوونە، گەشتێکی خێزانی بووە لەگەڵ خێزانەکەی بەرە وڵاتی کینیا و شوفێری ئەو فڕۆکەیە دڵی لە خۆ دەچێت و ماوەی چەند خولەکێک مستر بین ئەو فڕۆکەیە لێ دەخوڕێت تاکو و شوفێرەکە دێتەوە سەرخۆی. و لە ساڵی 2013 خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشا لەلایەن شاژنی بریتانیا بۆ ئەو خزمەتانەی کردوویەتی لە بواری هونەر. تا ئێستاش بە ملیۆنان کەس خۆشیان دەوێت و سەیری کارە هونەریەکانی دەکەن، چونکە کارە هونەریەکانی جێگەی بە دڵی خەڵکی دەکریتەوە. هیوادارم ئەو ڤیدیۆتان بەدڵ بی. ئەگەر ڕۆژێک بە ڤیدیۆکانی مستر بین دڵخۆش بووی، لایکی ڤیدیۆکە بکەوە لە کۆمنت سەرنجێکم بە ونووسە وەکو پشتگیری. تا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ.